بەناو مامۆستا عەدنان عەلی عەبدوڵڵا بەڕێوەبەری ئامادەی خاک لە 23/1 ساڵی 2016ەوە ئەم پاسکیلەم کڕیوە تاکە هەندێک کە بووە هۆی مایەی لێخوڕینی ئەم پاسکیلەم بەرنامەی لەشساغی NRC2 کە لەو بەروارە بەرنامەیەکی لەشساغی تۆمار کرد کە لێخوڕینی پاسکیل بە یەکێک لە هەرە وەرزشە تەندروستەکان بۆ لەشساغی مرۆڤ پێشکەشکرا. بۆیە لەو بەروارە بڕیارمدا کە بۆ تەندروستی خۆم یەکەم، دووهم بۆ ژینگەکەم، سێهم لایەنی ئابووریش کە پێگەیەکی بەهێزە بۆ ئەمڕۆ کە بەکاری بهێنم و شکر بۆخوا بەڕاستی لەو فترەوە تا ئێستا توانیمە زۆر سوودی جەستەی لێ ببینم. کێشم ئەوەندە زیادی کردووە کە تەنانەت بە بەراورد لەگەڵ مانگەکانی پێشووە ئێستا توانای بڕینی ماوەیەکی زیاتر و سەختاییەکی زیاتر کە تەنانەت ئەتوانم لۆفەکانی هەموو سەرشاخی ئیمام حەمە ببڕم بەم پاسکیلە کە پێشتر نەمتوانیوە تەنانەت بۆ ماوەی 500 مەتریش پێی بڕم. تا چەند مەسەڵەن تۆ توانیوتە ببی بە هاندێرێک یان بەکارهێنانی پاسکیل لایەن تۆ توانیوتی بێتە هاندێرێک بۆ کەسانی؟ شکر بۆخوا لەوەتی ئەم پاسکیلە بەکارهێنم زۆرێک لە چینتۆژەکان شانازی پێوەکەن و دەستخۆشیم لێ ئەەکەن و ماوەی ئەوەی ببێتە هاندێرێک بۆ خەڵکانێکی تر چاوم لێکەن و الحەمدولیلا خەڵکێکی زۆریش چاوی لێ کردوم. پێم خۆشە خەڵکێک بتوانێت کە هەم وەرزش پێ بکە، هەم لایەنی ئابوووریەکەشی پێ بەهێزکە و هەم ژینگەی دەوروبەری خۆشی پێ بپارێزێ. پێماوێ مامۆستا ئۆتۆمبیلیشت هەیە؟ بەڵێ لە هەمان کاتا من خاوەنی ئۆتۆمبیلی تایبەتی خۆمم، بەڵام بەڕاستی ئەوەتێن پاسکیلەم کڕیوە لە مەگەر لە هەفتەیەکە جارێک دوو جاریان سێ جاریان ماڵ مناڵم پێ بێ پێی بچمە دەرەوە ئەگینا بەردەوام پاسکیلەکەم بەکارێنم بۆ قوتابخانە، بۆ بازار، بۆ مزگەوت، بۆ هەر شوێنێک بەڕەسم لێ بەتاکی. پێشنیار و داواکاری چییە بۆ هاوڵاتیان؟ پێشنیازم ئەوەیە ئومێدەوارم ئێمەش وەکو گەلانی تر، وەکو گەلانی ئەوروپا ئەم ڕێگەیە کە پێڵێن پاسکیل سواری هەمومان بەکاری بێن بۆ ئەوەی یەکەم شت ژینگەکەمان پێبارێزین، دووهەم ئەو فشار و زەختەی کە لەسەر شەقامەکان کەمی کەینەوە بەوەیش سەلامەتی خۆمان و زائیدەن تەندروستی ئەوڵاتیان ببێتە کەلتور تیامانە کە وەرزش هەرچۆن بەشێک بێ لە کەلتور لە ناومانە کە شتێک نەبێ ناوی عیبە بێ. بەڵێ بۆ بەکارهێنانی پاسکیل دەست خۆش.